گەرم و گەشتترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار، کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشان، لە سێدارەدانی سێ هاوڵاتی لە شارەکانی ماکۆ و کەرەج، بێبەشکرانی خوێندکارێک لە خوێندن لە زانکۆی ئازادی بیرجەند و مانگرتنی دوو بەندکراو لە زیندانەکانی وەکێڵابادی مەشهەد و ئەردەبیل. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار. بەیانی ڕۆژی ڕابردوو سێ هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی سۆران مەحموودی، محەممەد دانشمایە و لوقمان سەیدا بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان لە پیرانشار و بەبێ نیشاندانی بەڵگەی قەزایی دەست بەسەر کراون و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی ڕاگرتن، هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی کە خراونەتە پاڵیان زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشان. بەپێی راپۆرتەکان، خانشینکراوانی تەمین اجتماعی لە شاری کرماشان دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم بینای ئەو ڕێکخراوە کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە درێژەی کۆبوونەوەکەدا ئاماژەیان بە گەندەڵی بەرپرسان و پێشێلکردنی مافی کرێکاران کرد و خوازیاری بەدواداچوونەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی سەبارەت بەم بابەتە بوون. ناڕازیان لە درێژەی کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بایەخدانی ڕژیم بە دۆخی ژیان و مەعیشەتی خانشینکراوان بوون. لە سێدارەدانی سێ هاوڵاتی لە شارەکانی ماکۆ و کەرەج. بەپێی راپۆرتەکان، دوو هاوڵاتی کورد و یەک هاوڵاتی خەڵکی پارێزگای ئەلبرز لە زیندانەکانی ماکۆ و کەرەج لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەردەلان سەبزی، خەڵکی شارستانی ماکۆ کە ماوەی 4 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بان قەس دەست بەسەر و حکمی سێدارەی بەسەردا سەپێنرابوو، ڕۆژی ڕابردوو حکومەکەی لە زیندانی ناوەندی ئەو شارە جێبەجێ کرا. هەروەها دوو بەندکراو بەناوەکانی سەجاد شیرازی خەڵکی کرماشان و فەرشاد سەفەری کە لە چەند ساڵی ڕابردوودا بە هەمان تۆمەت حکمی سێدارەی بەسەردا سەپێنرابوو، لە ئەنجامدا حکمی سەجاد شیرازی ڕێکەوتی 3 گوڵان و فەرشاد سەفەری ڕۆژی 28 گەلاوێژ لە زیندانی ناوەندی کەرەج جێبەجێ کرا. بێبەشکرانی خوێندکارێک لە خوێندن لە زانکۆی ئازادی بیرجەند. بەپێی سەرچاوەکانی هەواڵ، کامیار مەلاکی شارومەندی بەهایی و خوێندکاری زانکۆی ئازادی بیرجەند لە مافی خوێندن بێبەش کراوە. بەپێی دوایین زانیاریەکان، ناوبراو پاش بانگهێشتکردنی بۆ حراسەتی ئەو زانکۆیە پێڕاگەیەندراوە کە لە زانکۆ دەرکراوە و تەنانەت بەگشتی لە مافی خوێندن بێبەش کراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بەهۆی جیاوازی لە بیر و باوەڕی ئاینی و هەروەها بەشداری لە ڕۆتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لە زانکۆ دەرکراوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری سەپاندنی حکمی ناڕەوای قەزایی بەسەر ئەو شارومەندە هۆشداریان داوە. مانگرتنی دوو بەندکراو لە زیندانەکانی وەکێڵابادی مەشهەد و ئەردەبیل. بەپێی دوایین زانیاریەکان، دوو بەندکراو بەناوەکانی بابەک دادبەخش و مەحبوبە شەعبانی دژ بە خراپی دۆخی ژیان و وەدینەهاتنی داخوازیەکانیان دەستیان بە مانگرتن داوە. مەحبوبە شەعبانی یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕۆتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو دژ بە ناڕوونی دۆخی دۆسیەکەی پیسبوونی شوێنی ڕاگرتن و بێبەشکرانی لە دەرمان لە ڕۆژی پێنجشەممە 29 گەلاوێژەوە دەستی بە مانگرتن لە خواردن کردووە. هەروەها بابەک دادبەخش ڕۆژی ڕابردوو کاتی تێپەڕاندنی 8مین ساڵی بەندکرانەکەی دژ بە ناڕوونی دۆخی دۆسیەکەی مانگرتنەکەی دەست پێ کردووە. ناوبراو لە نامەیەک ڕووبە بەرپرسانی قەزایی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە خوازیاری وتوبێژ لەگەڵ یەکێک لە بەرپرسە قەزاییەکانی ڕژیمە. شایانی باسە کە ئەو هاوڵاتی
هاوڵاتیە ساڵی 1397 هەتاوی لەلایەن هێزە ئینتیزامیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕادستی وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی کرا و دواتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە تۆمەتی ڕاگررتنی چەک حکمی 16 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. دەست بەسەرکرانی 163 هاوڵاتی بە تۆمەتی بەکارهێنان و فرۆشتنی ئامێری ئیستالین لە ڕۆژانی ڕابردوودا 163 هاوڵاتی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە تۆمەتی پەیوەندیدار بە ئامێری ئینتەرنێتی ئیستالینگ دەست بەسەر کراون. بەرپشتی گشتی پلیسی ئەمنیەتی کۆماری ئیسلامی ڕایگەیاند لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 997 دەستگای ماهوارەی ئیستالینگ و لەم پەیوەندیەدا 15 ئۆتۆمبیلیش زەوت کراون، بەڵام ناوبراو هیچ ئاماژەیەکی بە ناسنامەی دەست بەسەرکراوان و دۆخی قەزایی ئەو کەسانەی نەکردووە و هەروەها ئەو هاوڵاتیانە لە بارودۆخێکی ناڕوندان. ناڕزایەتی کرێکارانی ڕێگای ئاسنی ئێرانشار. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ڕێگای ئاسنی ئێرانشار تشت بە خراپی ژیان و هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها بایەخنەدانی بەرپرسانی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی کرێکاران لە دۆخێکی خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕزایەتیەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمنی شوێنی کار و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. کوژرانی فەرماندەی ناوەندی بەرهەمهێنانی چەکی حەماس لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە. ڕۆژی ڕابردوو ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاند کە فەرماندەی ناوەندی بەرهەمهێنانی چەکی حەماس بە ناوی ئیسماعیل ئەبوفول کوژراوە. بەپێ راپۆرتەکان لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی سەربازی لە کەرتی غەزا ئیسماعیل ئەبوفول کوژراوە. بەپێ ڕاگەیاندراوی ئەرتەشی ئیسرائیل ئەو کەسە دەستی لا دروستکردنی چەک و تەقەمەنی دژە تانک هەبووە. هەروەها ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە حەماس دەیەوێت بە شێوەیەکی جیاواز ئاگربەستەکە پێشێل بکات و هەوڵ دەدات کە دیسان توانا سەربازیەکانی خۆی دابمەرزێنێتەوە. هێرشی سایبری کۆماری ئیسلامی بۆ سەرویسکەیەکی کارەبا لە بریتانیا. ڕۆژی ڕابردوو هاکەرەکانی کۆماری ئیسلامی هێرشی سایبریان کردە سەر ویسکەیەکی کارەبا لە بریتانیا. بەپێ راپۆرتەکان ئەو هێرشە هاوکات بووە لەگەڵ چەندین پەلاماری سایبری بۆ سەر ژێرخانە ئاویەکانی ئەمریکا و چەند وڵاتی دیکەی ئەوروپایی. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن بەهۆی ئەو هێرشە نزیک بە 4 تا 5 ڕۆژ ویسکەکە لە کار خراوە، بەڵام نەیتوانی وە کاریگەری زۆری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکی ئەو وڵاتە و دابینکردنی کارەبا لە بریتانیا هەبێت. دووە هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی بەرپرسانی باڵای ئیسرائیل و سووریا بە مەبەستی کەمکردنەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان. ڕۆژی یەکشەممە یەکی خەرمانان بەرپرسی موسادی ئیسرائیل لەگەڵ وەزیری دەرەوەی سووریا سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی نێوان ئەو دوو وڵاتە کۆبوونەوە. بە پێی دوای زانیاریەکان ئەسعەد شەیبانی وەزیری دەرەوەی حکوومەتی کاتی سووریا و ڕۆمەن فۆرمەن سەرۆکی موسادی ئیسرائیل لە کۆبوونەوەکەدا سەبارەت بە کێشەکانی ئەم دواییە و هەروەها هێرشی ئیسرائیل بۆ سەر بنکە ئاسمانی ئەبوو زوهور وتوێژیان کردووە و بڕیارە لە ڕۆژان و مانگەکانی داهاتوودا چەندین کۆبوونەوەی دیکە بەڕێوە بچێت. شایانی باسە کە بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل پێشووتر بە توندی هۆشداری دابوو کە ئەگەر هێزەکانی ئەرتەشی تورکیا ڕەوانەی شوێنە هەستیارەکانی سووریا ببن بە هەموو هێزیەوە لێیان دەدرێت و ئەمەش ڕێژەی ئاڵۆزیەکانی ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو بەرزتر کردوێتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.